لازم يعني هم مبرعين بس هنا خوارج سلامات دقرام لازم مطالعات كذا زاد كمالات طاوب يكسر مدري هذول هندران نشان دنا خذ صافي وين هندرين سن نشان والله ورجع يفوتها زوجي خمان جزان والله ما اسمع لك سبحان لا خوارج قوي كيوي والله زكاة اول من كذا زهروا ده التزام وهذا تبصروا جان لازم عمو جيان زين لا انا وادك هنا ما ناس والله سلامتني هنا سلامتي شنو اخويا عم يدك بابا والله زيادة شو والله وكاميرا كان جولي زور زيادة اللي ده كاميرا كان جولي زور ده كان كاكا ورياض بابا بابا فونه ها كاكا لازم كاكا ورياض برافو دقمة توصلت لازم بوي نقرأ نقدر سڵاوتان لێبێ وەرزش دۆستانی عزیز بینەران و بیسەران و بینەرانی بەڕێز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕانیا زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە یەکێ لە یاریەکریەکانی جامی هەرێمی کوردستان دێنە خزمەتتان دیارە ئەمڕۆ یانەی ڕانیا میوانداریانەی سەی سادق دەکات لە جامی هەرێمی کوردستان بێگومان سیستەمی یاریەکە یەک دۆڕان و یەک براوە سەر دەکەوێت واتە ئەگەر کام لەم دویانەیە بدۆڕێن پاڵەوانتەکە جێدێڵن بەڕێزان خۆشەویستان دیارە جگەلەوەی کە ئێمە لایڤمانەیە بە دڵنیایەوە لە تەلەڤیزیۆنیش ڕاستەوخۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین یارە پێکاتەی یانەی سەی سادق بریتە مستەفای گۆڵپارێز ژمارەیەک و هەروەها بەرگریکاران دیار کاکەبرا ژمارە چواردە نەشوان ژمارە چوار و هەروەها تاگفای ڕاست 25 عەبدوڵە خەزبان و هەروەها تەحسین ژمارە 5 تاگفای چەپ ناوەڕاست ئیسماعیل جوامێر و هەروەها ئیسماعیل دیارە دوو ئیسماعیل لە هێڵی ناوەڕاست یاری دەکەن لایەکانیش ژمارە 11 هێمر و هەروە هاوکات ژمار ژمارە حەوت و عەلی عەدنان ژمارە 19 و هەڵکەوت ژمارە 17 بەڵێ دیارە ئێستا لێدانێک بۆ یانی ڕانیا یانەی ڕانیە بەڵام تۆپەکە دوور دەخرێتەوە و هەروە پێکاتەی یانەی ڕانیەش بریتە لە داستانی گۆڵپارێز و هەروە ئارام کاردۆ حەمەڤاران جێگر لەلایەکان و هەروە شوان سێوەدین لە ناوەڕاست و کارزان باپیر و سامان بورهان لە پێشەوەش یاریزانی تازە دیارە دوورفەقار عەلاوی لە پێشەوە دەبیندرێم و هەروە بڕوا ماریۆ لە لایەکان لەگەڵ ئەحمەد کریس دیارە یاری بەردەوامە وەرزش دۆستان لێدانی گۆشە بۆ یانەی ڕانیا بێگومان یانەی ڕانی دوایەوەی لە خولی پلەیەک سەرکەوت بۆ خولە پلەیەکەوە یەکەمین یاریەتی هەڵدانەوەک بەڵام بەرگری کار تۆپەکە دوور دەخاتەوە تۆپەکە دوور دەخرێتەوە لایەن یاریزانانی سەی سادق هێرشێک لە ناوەڕاست بۆ سەی سادق بۆ پێشەوە هەڵکەوت بەڵام سوودی لە لێدانەکە نەبیست نەبینی داستان تۆپەکە دەکرێم سوودی لەو لێدانە نەبینی هەڵکەوت یاریزانی هێرشبەری یانەی سەی سادق بێگومان یەکێک لەو یاریزانانی کە هەمیشە
دیار و بەرچاوە مالمۆی ساندای نەرویجیە کە نەیجیریە ببرون مالمۆ ساندای نەیجیریە نەیجیری و نەرویجی تۆزێک نزیکن بۆیە لەوانەیە جاریوە هەڵە بکرێت دیارە مالمۆ ساندای نەیجیریە لە پێکاتەکە دانیە یاریزانی هێڵی بەرگریە مالمۆ ساندای نەیجیری دووەرز پێش ئێستا لەیانی زاخۆ پەیوەندی بەیانی سەی سادقەوە کرد بەڵێ بۆ کاردۆس تۆپەکە وەردەگرێ کاردۆس بۆ ناوەڕاست یاڵە بۆ کارزان دەگەڕێتەوە بۆ داستان سەلاوی گۆڵ پارێز داستان سەلاوی داستان بۆ پێشەوە بەڵام بەرگری کاریانی سەی سادق تۆپەکە تێک دەدا بۆ پێشەوە یاڵە هاوکار جەمال هاوکار وەرزش دۆستانی ئازیز دیارە دەمانەوێت ئاماژەی پێ بکەین ناوبژیوانی یاری ناوبژیانی ناوەڕاست محەممەد نەجاحە وارووا یاریدەری یەکەم محەممەد عومەر خەلیفە وارووا یاریدەری دووەم ئەحمەد عەبدوڵایە ناوبژیوانی چوارەم یاسین تەهایە و هەروە ئەم یاریە بە سەرپەرشتی ئەرسەلان قادر بێکەسە ناوبژیوانی پێشووی نێودەوڵەتی و هەروە سەرۆکی لقی ناوبژیوانانی هەولێرە خۆشەویستان دیارە یاریەکە وەستێنراوە لەلایەن ناوبژیوان یاریەکە محەممەد نەجاح هەر وەک باسمان کردیارە ئەمە یەکەمین یاری یانەی ڕانیەیە لە دوایەوەی سەرکەوتە بۆ ڕیزی پلەیەکەکان ئەم وەرزەی ڕابردووش یانەی سەی سادق سەرکەوتە بۆ ڕیزی پلەنایە یاری بەردەوامە تۆپ لەلایەکان بۆ هەڵکەوت داستان زۆر بە ئاسانی تۆپەکە دەکرێت تۆپ لە بەرژەوەندی داستاندایە داستان ویستی بیدا بەجێگر بەڵام پەشیمان بۆ کاردۆس تۆپەکە وەردەگرێ کاردۆس بۆ شوانە سێوەدی ژمارەدا سوانە بۆ حەمەڤاران بزانی تۆپەکە چی لێ دەکا یەڵڵا حەمەڤاران بۆ کارزان باپیر بوو دەگەڕێتەوە بۆ حەمەڤاران یەڵڵا بۆ شوانە سێوەدین شوانە بۆ پێشەوە شوانە بۆ ماریۆ بڕوە بەڵام یاریزانی ژمارە چوار نەشوان تۆپەکە دوور دەخاتەوە یاریزانی هێڵی بەرگری ژمارە چوار نەشوان لە هێڵی بەرگریانی سەی سادق تۆپەکە دوور دەخاتەوە هەڵدانی لا بۆ یانەی ڕانیا یەڵڵا سامان بورهان سوودی لە تۆپەکە نەبینی دووبارە هەڵدانی لا لەیان جێگرەوە بەڵێ بۆ سامان عەلاوی سوودی لێ نەبینی یاڵە بۆ ناوەڕاست یاڵە ئەحمەد دەرکردنێکی جوان پاسێکی جوان یاڵە بۆ کارزان بۆ شوانە پاساتێکی جوان شوانە لە ناوەڕاست دەگەڕێنرێتەوە بۆ کاردۆس یاڵە ئارام تۆپ لە بەرژەوەندی یانی ڕانیدایە پاساتێکی جوان دووبارە بۆ کاردۆس تۆپەکەی بەرز کردەوە بزانین یاریزانە سوودی لێ دەبینن واو بەڵێ فیکەی نابژیوان لە بەرژەوەندی بزانین فیکەی نابژیوانی محەممەد نەجاح بزانین پێدەچێ لە بەرژەوەندی یانەی ڕانیە بێ ئەوەش هاندەرانی یانەی ڕانیان بێگومان هاندەرە خۆشەویستەکانی یانی ڕانیا و هەروە لێرەوە ڕێز و سڵامان بۆ هاندەرانی خۆشەویستی یانی سەی سادقی شەیە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هاندەرانی یانی ڕانیا و هەروە هاندەرانی یانی سەی سادق بەڵێ یاریەکە لە یاریگای ئازادەڕەش دەکرێت بێگومان ئازادەڕەش شتێک بووە لە یاریزانە هەرە لێ هاتوو ناسراوەکان کە کاتی خۆی لە ڕیزی تیپی چێوەڕەش و بە هەڵبژاردەی یانەی ڕانیە یاری کردووە بێگومان ڕاهێنەری یانەی ڕانێش بووە هەر لە ناو یاریگەشدا گیانی سپارت هەزار درود ڕوحی شاد بێ یاریزانی باش و بە ئەمەک و دڵسۆز مامۆستای دڵسۆز ئازادەڕەش بێگومان یانی ڕانیا لە یاریگای ئازادەڕەش میوانداری لە یانەی سەی سادق دەکا یاریەکە وەستێنراوە ئێستا یاریزانان چاڕوان دەکەن دیارە گەڕی یەکەمی جامی هەرێمی کوردستان ئەمڕۆ زۆربەی یاریەکان بەڕێوە دەچن یەکێ لەو یاریانە بێگومان یاریانەی ڕانیە و یانەی سەی سادقا و چەندین یاریترەیە سمێڵ ئارارات ئاکری هەولێر کۆیە دەربەندی خار ئاوتۆن کۆبری سیروانی نوێ تەناهی چەمچەماڵ هەڵەبجە هەولێر پیرەمەگرون هەڵۆ و چەندین یاریترەیە یاریەکە بەردەوامە بەڵێ تۆپ بۆ کاپتن دیار وەرگی کرد یەڵڵا تۆپ بۆ پێشەوە بۆ سەی سادق سەلاوی تۆپەکە دەگرێت گۆڵ پارێز سەلاوی داستان سەلاوی تۆپەکە دەگرێت یاری بەردەوامە
وەکو باسمان کرد هەر کام لەم یانەیە یاریەکە بدۆڕێنێ ماڵەوانی لە ماڵ ئاوای لە پاڵەوانتەکە دەکا یاری ناوەڕاست یاریگا یاری زەنانی سەی سادق تۆپەکە وەردەگرن بۆ پێشەوە بەڵام کاردۆس نزیکە کاردۆس نزیکە لێدانی ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یانەی ڕانیە ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یانەی ڕانیە وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێز و خۆشەویست وەکو تەلەڤیزیۆنی ڕانیە هەمیشە لە خزمەتتان داین بێگومان ئێستا لایف دەڕوا واروە لە تەلەڤیزیۆنیش ڕاستەوخۆ بینەری یاریەکە بن تۆ بۆ شوانە دەیگەڕێنێتەوە بۆ ڤاران بۆ هەمە ڤارە بەڵام یازدا سوودی لێ نەبینی دووبارە لێدانێک بەڵام ژمارە 5 بەڵێ ژمارە 5 تەحسین یەڵە تەحسین هێرشێک بۆ سەید سادق هێرشێک بەڵام کاردۆس تۆپەکە دوور دەخاتەوە یەڵە کریس تۆپ لە بەرژەوەندی کریسە تۆپ لە بەرژەوەندی سامان بڕهان سامان ژمارە 11 سامان بڕهان یەڵە بۆ جێگر دەیگوازێتەوە بۆ جێگر بەڵام سوودی لێ نەبینی جێگر سوودی لەم تۆپەیە نەبینی بەڵام هەڵدانی لە بۆ یانەی سەی سادق هەڵدانی لە بۆ یانەی سەی سادق تەحسین هەڵدانەکە جێبەجێ دەکا یاریزان تەحسین هەڵدانی لا جێبەجێ دەکا دووبارە بۆ تەحسین دووری دەخاتەوە بزانین بەڵێ کاردۆس بۆ ئەحمەد کریس یەڵا کریس هەڵکەوت مەجالی ئەوەی نەدا کە ئەحمەد کریس سوود لەو تۆپە ببینێ بێگومان هەڵدانی لە بەرژەوەندی یانەی ڕانیە هەڵدانی لە ئارام لە هەڵدانەکە جێبەجێ دەکا بۆ کریس یاریەکە زیاتر لە ناوەڕاستە هیچ کامێکیان زیاتر ینی فشاریان لەسەر یەکتری دروست نەکردووە کە هێرشێکی مەترسیدار بێ دیارە ینی ڕانیە بە ڕاهێنەرایەتی هێمن عەبدوڕەحمان سەرپەرشتی یاری زانانی یانی ڕانی دەکا و هەروە ڕاهێنەری یانەی سەی سادقیش عیزەدین عەسکەرە یاری دەرەکەشی سەیوان فاتحە بەڵێ عیزەدین عەسکەر ڕاهێنەری یانەی سەی سادقە تۆ بۆ یاریزانی هێڵی بەرگری یەڵە کاپتن نەشوان تۆپەکە وەردەگیرێ لەیان سامان بڕهانەوە سامان بزانی سامان چۆن سوود لەو تۆپە دەبینێت یەڵە کریس دەگرێتەوە بۆ کاردۆس دەیگوازیتەوە بۆ جێگر بزانی ماریۆ بەڵام جێگر ناوبژیوان دەڵ یاری با بەردەوام بێت جێگر هەڵدانەوەیەک جێگر بەڵام گۆڵ پارێز مستەفاکە تۆپەکە دەگرێت یاریزان بڕوا ماریۆ ژمارە 17 لە یاریگادا کەوتووە بڕوا ماریۆ بە هیوای سەلامەتی بۆ بڕوا ماریۆ نابژوانی یاریەکە محەممەد نەجاح یاری ڕادەگرێ و دەستەی پزیشکی دیارە پزیشک بەرەو هاوکاری دەچێت بۆ بڕوا ماریۆ وەرزش دۆستانی عزیز هەمومان بینیمان لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا چەندین یاریمان بینی لەو هەفتەی ڕابردوودا ئەوەمان بینی کەیانی بەرشتۆنە یەکێکە لەو یانە دیار و یەکێکە لەو یانە باشانەی کە لەگەڵ یانەی بەنفیکا بانجامێکی گەورە بانجامێکی چاوەڕوان نەکرا و تووشی شکست بوو لە بەرامبەردا یانەی ڕیال مەدرید سیرکەن یانەی ڕیال مەدرید لەگەڵ یانەی شێرێفی مۆڵداڤی یانەی شێرێفی مۆڵداڤی لە ساڵی 1990 یانەیەکە دامەزراوە یعنی یانەی شێرێف ئاستێکی باشی پێشکەش کرد یعنی زۆر ئاساییە ئەوەی کە لە تۆپی پێ چاڕوانی ناکەی دەبێت چاڕوانی بکەیت یعنی ئاسایی بووە کە یانەی بایر مونیخ 8 گۆڵی لە بەرشلۆنە نەکردووە لەبەرەوەی بایر مونیخ یانەیەکی بەهێزە بەڵام ناکرێت یانەیەکی ئاسایی کە یەکەم وەرزێتی سەرکەوتە بۆ خولیانە پاڵەوانەکان 4-5 گۆڵ لە بەرشلۆنە بکە لە یاریدا هەموو شتێک چاڕوان دەکرێت یعنی ئەوەی تۆ چاڕوانی ناکەی لە یاریدا چاڕوان دەکرێت بۆیە یانەی ڕیال مەدرید بەو یانە گەورەیە بەو یاریزانە لێ هاتۆیانەوە بە بەڕاستی نەیانتوانی یانەی شێریفی مۆڵداڤی تووشی شکست بکەن بە پێچەوانەوە یانەی شریف ئاستێکی زۆر باشی پێشکەش کرد واروە یانەی بەنفیکا لە بەرامبەر یانی بەرشلۆنە ئاستێکی زۆر ناوازەی پێشکەش کرد یاری بەردەوامە بە هیوای سەلامەتی بۆ
یاریزان بڕوە ماریۆ تەحسین هەڵدانی لا بۆ یانەی سەی سادق جێبەجێ دەکا هەڵدانی لا بۆ یانەی سەی سادق جێبەجێ دەکات تەحسین یاریزانی هێڵی بەرگری بۆ ناوەڕاست فیکەی نابژوان محەممەد نەجاح بەڵێ فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی سەید سادق یاریزانی ژمارە 5 لێدانەکەی جێبەجێ کرد یەڵە بۆ ئیسماعیل جوامێر تۆپەکە دەگوازێتەوە هەڵکەوت لێدانێک یای لێدانێکی جوان بەڵام بە ئاراستەی بۆ دەرەوە یاریگا بە بۆ هەڵدانی لا ناتوانانی سوود لەو تۆپە ببینن دیارەوە یەکێک بوو لەو هێرشە مەترسیدارانەی کە لە ئێستاوە ئەنجام درا بێگومان وەکو باسم کرد یاریەکە زیاتر لە ناوەڕاستە یعنی هیچ کام لەم دویانەیە هێرشێکی وە نەکردوتە سەر گۆڵی یەکتری کە جێگەی مەترسی بێ هەڵدانی لا بۆ یانی ڕانیا جێگر یاریزانی هێڵی بەرگری چەپ هەڵدانەکە جێبەجێ دەکا بەڵێ یاری بەردەوامە بزانین دیار کاپتن دیار تۆپەکە زۆر بە جوانی دوور دەخاتەوە بۆ ناوەڕاست بۆ ژمارە 7 بەڵێ بۆ هاوکار فاوڵ لە بەرژەوەندی هاوکار تۆ ناوەڕاست یاریگا کاپتن دیار کاکەبرا ژمارە 4 دووبارە بۆ کاپتن دیار بۆ یاڵە بۆ نەشوان دیداتەوە کاپتن دیار یاڵە بۆ ئیسماعیل دەگەڕێتەوە علاوی یاریزانی تازەیە لە یانی ڕانیا دیارە گرێبەستێکی تازێ بۆ یانی ڕانیا لەگەڵ علاوی زولفەقار علاوی تۆپ لە بەرژەوەندی هێمن ڕزگار هێمن دەیگوازێتەوە بۆ هاوکار بەڵێ یاڵە دەگەڕێتەوە بۆ کاپتن دیار بۆ ئیسماعیل یاڵە بۆ هاوکار دیداتە ئیسماعیل بەڵام جێگر تۆپەکە دوور دەخاتەوە هەمەڤاران کاردۆس لەگەڵ هەمەڤاران بربەست بوون لەلایەن بۆ ئەو هێرشەی یانەی سەی سادق هەڵدانی لە بەرژەوەندی یاریزانانی یانەی سەی سادق هەڵدانی لا تەحسین هەڵدانەکە جێبەجێ دەکا یاری بەردەوامە 0-0 بۆ هەردوو لا هیچ کام لەم دویانەیە گۆڵیان تۆمار نەکردووە سامان بۆ هەمەڤاران بۆ کاردۆس لە هێڵی بەرگری بۆ بڕوا بزانی بڕوا سوودی لێ دەبینێ بەڵام ئاوساید یاریزان کەوتۆتە هێڵی ناوچەی دژە یاریزان ئۆفساید هێڵی ناوچەی دژە یاریزانەوە تا هەری یاریزانێک لەو خەتەلادات بێگومان کە تۆپی دەدرێتێ بێوێ هەوڵی گۆڵدا بێوێ بە تەنیا بێنێتەوە دەکەوێتە ئۆفساید دەکەوێتە ناوچەی هێڵی دژە یاریزان یاری بەردەوامە هەڵدانی لا لە بەرژەوەندی یانەی سەی سادق بێگومان باسی ئەومان کرد کە یانی سەی سادق سەرکەوتووە بۆ خولی پلا نایەبەکان یانی سەی سادق لە وەرزی ڕابردوو لە چەند وەرز ئاستێکی باشی پێشکەش کردووە یەکێک بوو لەو یانانەی لە خولی پلەیەک ئاستێکی نایبیان پێشکەش کردووە هەمەڤاران تۆپەکە دوور دەخاتەوە بەڵام سوودی لە ژمارە 19 سوودی لە تۆپەکە نەبینی تەحسین بۆ هاوکار بۆ ئیسماعیل جوامێر دەیگواسێتەوە بۆ ژمارە 25 بەڵێ عەبدوڵە خەزبان بۆ هاوکار هەڵی دەداتەوە ماڵی گۆڵ لە بەرژەوەندی داستان چەلاوی گۆڵپارێزی یانی ڕانیا بۆ بیرێنانەوە دیارە یانی ڕانیا لە وەرزی 2005-2006 کاتێک لە پێشەوەی دابەزێ بۆ خولی پلە دوو من ئەو کات من بۆ خۆم یاریزانی یانی ڕانیە بووم 2-1 یاریەکەمە لە یانی سەی سادق بردەوە یاریەکی بەهێز بوو گۆڵ یەکەم یاریزانی دیار و لێهاتووی پێشوو یانی ڕانیا کاپتن ئالان جەمال تۆماری کرد و گۆڵی دووەمیش کاپتن دینۆ تۆماری کرد بێگومان ئەمە یەکێک بوو لەو یاری خۆشانەی کە لە وەرزی 2005 یانی ڕانیا بە ئەنجامێکی باش لە ناو یاریگای سەی سادق 2-1 یاریەکەی بردەوە ئێستا لە جامی هەرێمی کوردستان ڕوبەڕووی یەکتری بوونەتەوە و بە پێکاتەی جیاواز و بە یاریزانی جیاواز و بە جیلی جیاواز بەڵێ یاری وەستێنراوە محەممەد نەجاح نابژوانی یاریەکە لەگەڵ هەڵکەوت لە گفتوگۆدایە
هەڵکەوت یاریزانی هێڵی هێرشبەر لە یانەی سەید سادق بێگومان هەمیشە یانەی سەید سادق کێچێک بۆ لەو یانانەی کە بەڕاستی ئاستێکی باشیان پێشکەش کردووە یانیەوە هیچ گومانی تێدا نییە بەڵام ئەگە بگەڕینەوە بۆ ڕابردووش ینی ڕانیە کە ساڵانی ڕابردوو لە پلەیەک بووە لە نایاب بووە هەمیشە ڕانیە لە وا یاری کردووە کە بەڕاستی نایاب بووە یعنی یاری چەندین یاریزانی باشیە بووە یعنی مێژوو یانی ڕانیە وا بە ئاسانی نانووسێتەوە کە بڵێ یانەیەکی ئاسایی بووە هێرشێک بۆ یانی ڕانیە هێرشێک بۆ یانی ڕانیە ئەحمەد کریس لەلایەکان ئەحمەد یەڵا ئەحمەد ئەڵڵا ئۆ زۆر مەترسیدار بوو ئەحمەد زۆر بە جوانی چۆناو هێڵی یاریزانانی هێڵی بەرگری ناوچەی گۆڵ پارێز مەترسیدار بوو زۆر بە جوانی یاریزانی هێڵی بەرگری عەبدوڵڵا خەزبانی بڕی بەڵام تۆپەکە لە بەرژەوەندی یانەی سەید سادق با کۆتاییات تەحسین یەڵا تەحسین تۆپ لە بەرژەوەندی سەید سادقەکان یەڵا تەحسین ئۆفساید بەڵێ فیکێ ئۆفساید ئەم یاریزانش کەوتە ناوچەی هێڵی دژە یاریزان ناوچەی ئۆفساید پێی دەڵێن هێڵی ناوچەی دژە یاریزان کاپتن کاردۆس یەڵا بۆ شوانە سێوەدین لەگەڵ ئیسماعیل لەگەڵ ئیسماعیل فیکەی نابژوان بەڕێز محەممەد نەجاح لە بەرژەوەندی یانی ڕانیە ئارام دەگەڕێندرێتەوە بۆ کاردۆس یەڵە بۆ سامان تۆپ لە بەرژەوەندی ساماندایە سامان بۆ ڤاران ژمارە 25 هەمە ڤاران بۆ کاردۆس گرنگجی پاساتی یاریزانان لەوەدایە لە ناوچەی تیپی بەرامبەر زیاتر پاساتی پێ بکەن وا جوانترە وا کاریگەری باشرا تۆپ لە بەرژەوەندی کاردۆس بۆ شوانە سێوەدین یەڵە بۆ کارزان بەڵام ئۆفساید بەڵێ ئۆفساید یاریزان دیار کاپتن دیار لێدانەکە جێبەجێ دەکا یەڵە بۆ ژمارە حەوت بۆ هاوکار بۆ علی عەدنان تۆپ لە بەرژەوەندی علی عەدنان هەڵدانی لە بەرژەوەندی علی عەدنان هاوکار جەمال هەڵدانی لا جێبەجێ دەکا بزانین فاوڵەیان هەڵدانی لایە بێگومان دیمەنەکان تۆزێ لە من دوورن یاری بەردەوامە بۆ ناوە بەڵام کاردۆس لە هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە شوانە سێوەدین بۆ نەشوان یەڵە هاوکار یای ماترسیدار بوو دووبارە بەڵام بۆ دەرەوەی یاریگا هاوکار جەمال هەڵدانەوەیەکی زۆر جوان هەروەکو باسمان کردیانەی سەید سادق سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو هەندەرانی یانەی سەید سادق لە هەر شوەیەک بن لە ڕانیەوە دەواازەی ڕاپەڕین سڵاو و ڕێز و خۆشەویستی هەندەرانی ڕانیە بۆ هەندەرانی یانی سەید سادق یەڵە دووبارە بۆ سەید سادق یاریزان دەڵێ فاوڵە بەڵام نابژوان دەڵە بەردەوام بە یەڵە دووبارە بۆ ئیسماعیل جوامێر ئیسماعیل هەڵداتەوە ئۆ جێگر مەترسیەکە کەم دەکاتەوە تۆپەکە دوور دەخاتەوە و بزانین لێدانی گۆشە بۆ یانەی ڕانیە لێدانی گۆشە بۆ یانەی سەید سادق بەڵام یاریزانی هێڵی بەرگری جێگر نەهێشت ئەم هێرشە بە ئەنجام بگات لێدانی گۆشە بۆ یانەی سەید سادق کە لەسەر یانەی ڕانیە گیراوە ئیسماعیل جوامێر لێدانی گۆشە جێبەجێ دەکا یاڵڵا جوانە داستان چەلاوی گۆڵ پارێز داستان چەلاوی تۆپەکە دوور دەخاتەوە داستان هەڵدانی لا بۆ یانەی سەید سادق ئێستا لەو سێ چوار خولەکە فشاری یاریزانانی یانەی سەید سادق کاریگەری هەیە بەسەر فشاری هێڵی بەرگری یاریزانانی یانی ڕانیە بێگومان تۆپەکە دوور خرایەوە یەڵڵا لە بەرژەوەندی تەحسین ماریۆ شوانە سێوەدین ئێستا تۆپەکە لە بەرژەوەندی جێگردایە جێگر تۆپەکە دوور دەخاتەوە بۆ عەلاوی تۆپ بۆ عەلاوی یاریزانی تازە یانی ڕانیەیە تەحسین بۆ ئیسماعیل بێگومان دوو ئیسماعیل لە ناوەڕاستی یاری دەکەن لە ڕێزی یاریزانانی یانەی سەید سادق ئیسماعیل جوامێر و ئیسماعیل ناوێک کە ژمارە 16ەیە تۆپ لە بەرژەوەندی دیار بەڵێ یەڵڵا بۆ پێشەوە ئارام تۆپەکە دوور دەخاتەوە
دووبارە هاوکار هێرشێک بۆ یانەی سەی سادق هاوکار یە داستان جوانە داستان هەڵدانەوێت جوان لێدانێک بەڵام یا دووری خستەوە ئەو هەڵدانەوە زۆر جوان بلیان هاوکارەوە بەڵام داستان چەلاوی بەلێ هاتووی خۆیەوە تۆپەکەی دوور خستەوە بەلێ هاتووی خۆیەوە تۆپەکەی دوور خستەوە یاری بەردەوامە یاڵە یاری بەردەوامە هێمن ڕزگار بۆ نەشوان بۆ عەبدوڵە غەزبان دووبارە دوور دەخرێتەوە هێرشێک بۆ یانەی سەی سادق یاکارێک ژمارەدە ئیسماعیل جوامێر پەلەی کرد لە لێدانەکە بەڕاستی پەلەی کرد لە لێدانەکە ئەگەر ناف شارێکی زۆریان خستۆتە سەر یاریزانانی یان نێڕانیە بێگومان لەو سێ سوار خولەکە یاریەکە بەردەوامی هەیە فشاری زیاترەیە لەلایەن یاریزانانی یانی سەی سادق بۆ یانی ڕانیە تۆپ وەستێنراوە یاری ناکرێ بەڵێ وەکو باسما کرد ئەو یاریزانەی کە لە ڕیزی یانەی سەی سادق یاریزانی نەیجیری مالمۆساندایی کە لە دوو وەرزی ڕابردوو لە یانەی زاخۆ پەیوەندی کرد بە یانەی سەی سادقەوە ئێستا لە لای یاریزانانی هێڵی یەدەک دانیشتووە دیارە ئەم یاریزانە لێرە جگەلەوەی کە یاریزانانی نێڕانیا ڕێز و خۆشەویستیان بۆ سەرجەم یاریزانانی یانی سەی سادقە بوو پێشوازێکی گەرمیان لێکردن واروە پێشوازێکی گەرمیشیان لە یاریزانی نەیجیری کرد بە خۆشحاڵیەوە وێنیان لەگەڵ دەکرد یاری بەردەوامە ناوەڕاستی یاریگا یەڵڵا ئیسماعیل جوامێر تۆپەکە دوور دەخرێتەوە بۆ هەڵکەوت بزانی هەڵکەوت لەلایەکانەوە عەبدوڵە غەزبان عەبدوڵە هەڵدانەوەیەکی جوان بەڵام ڤاران تۆپەکە دوور دەخاتەوە دیار کاکەبرا بۆ تەحسین یەڵە بڕوە ماریۆ لەگەڵ تەحسین هەردووچیان ئەرقەلەیەک دروست بوو بڕوا داوای فاول دەکات لە نابژوانیش دەڵێ ئاساییە ئەو جۆرە حاڵەتانە لە بەرەوەی تۆپەکە بەشە یاری بکە ئێستا تۆپ تەحسین تۆپەکە وەردەگرێت تەحسین لەلایەکانەوە یاریزانی هێڵی بەرگری بۆ هەڵکەوت هەمەڤاران زۆر بەلێ هاتووی تۆپەکە دوور دەخاتەوە یەڵا هاوکار بەڵام داستان ئەو لێدانە جوانەی هاوکار چی بوو ئەو گەڕانەوەی جوانەی داستان چی بوو ئەی هاوکار لێدانێکی جوان بوو بەڵام داستان چەلاوی ئەوە دووەمین تۆپە زۆر بەلێ هاتووی تۆپەکە دوور دەخاتەوە نایڵێ گۆڵ بێ داستان دەڵێ ئەمن پارێزگاری دەکەم تا پێم بکرێت پارێزگاری دەکەم هەڵدانی لا بۆیانەی ڕانیە ئەو لێدانەی هاوکار جەمال ژمارە حاول لێدانێکی زۆر جوان بوو بەڵام داستان زۆر بە جوانی بربەستیدایەوە بربەستەکەی گۆڕی بربەست بۆ بربەست و بەرپەرچیدایەوە بەرپەرچدانەوەیەکی زۆر باش بوو لەلایەن داستان گۆڵپارێزی یان نەیڕانیە ئەوە دووەمین بەرپەرچدانەوە بوو لەلایەن داستانەوە هەروە بۆ بربەستیش جگە لە بەرپەرچدانەوە لێدانی گۆشە بۆ یانی ڕانیە لێدانەکە ئەحمەد کریسە وابزانم لێدانەکە جێبەجێ دەکا لێدانەکە ئەگەر وێنەکە پێشان بدرێ بەڵێ بێستون ئیبراهیم برای بەڕێز و خۆشەویستم یاڵڵا لێدانەکە جێبەجێ دەبێ زۆر باسای دووری خراوە بڕوا ماریۆ دوای ئەوەی ئەحمەد کریس لێدانی گۆشەی جێبەجێ کرد بڕوا ماریۆ زۆر بە ئاسانی تۆپەکەی یعنی دوور خستەوە دەبووە ڕایگرت باە پەلەی نەکردبایە چونکە لێرەوە لای من دیارە یاریزانەکە دوورە کاتی یاریزان دوورە مەفروزە یاریزانی هێڵی هێرشبەر پەلە نەکات لە شوت لێدان تۆپ لە بەرژەوەندی یانەی سەی سادق گۆڵپارێز مستەفا ژمارەیەک بۆ یەڵڵا بۆ دیار کاکەبرا یاریزانی هێڵی بەرگری یەڵڵا بۆ نەشوان بۆ تەحسین بۆ هێمن ڕزگار هێمن بۆ ئیسماعیل یاریزای ناوەڕاست یەڵڵا بۆ پێشەوە بۆ هێمن ڕزگار یەڵڵا هەڵکەوت یای داستان داستان تۆچی سیرکەن
ئەوە چەپڵەی هاندەرانی یانێڕانیە بۆ داستان گوێمان لە چەپڵەی هاندەرانی یانێڕانی دەبێت بۆ داستان ئەوە سێمی شوت بوو داستان گەڕاندیەوە بەڵێ سێمی شوتی زۆر بەهێز کە داستان گەڕاندیەوە ئەو شوتانە ئەو لێدانانە زۆر بەهێز بوون بەڵام داستان بەرپەرسی ئەو شوتەشیدایەوە یای داستان بەڵێ پشوو هەیە پشوو هەیە نابژیوان پشوو دەدا بە یاریزانەکان ئەوەش هەروەکو یاسای پشودان لە تۆپی پێ وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە هەمیشە لە خزمەت هاندەران و وەرزش دۆستانی شارەکەمان و دەڤەرەکەمان و هەموو کوردستانداین خۆشحاڵین و هەر ڕەخنەیەکتانە بێ هەر گلێکشتانە بێ ئێمە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستداین دوایەوەی یاریەکە دەست پێ دەکاتەوە ئێمەش دێنەوە خزمەتتان دووبارە سڵاو وەرزش دۆستانی عزیز بینەران و بەڕێز و خۆشەویست لە هەر شوێک من سڵاوی گەرمی تەلەڤیزیۆنی ڕانیەتان لێبێ یاریەکە دەستی پێکردەوە کاردۆست تۆپەکە دەگەرێنەوە بۆ داستان دووری دەخاتەوە داستان بۆ ئارام بۆ سامان بورهان بۆ شوانە سێوەدین شوانە بۆ جێگر بۆ کریس یاڵا کریس بەڵام تەحسی تۆپەکە وەردەگرێت تۆپەکە هەڵدەدرێتە دەرەوەی یاریگا بەڵێ یاریزانی یانی سەی سادق ژمارە 16 لە یاریگادا کەوتووە بە هیوای سەلامەتی یاریزان ئیسماعیل باڵە دیارە لەو ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ئەحمەد کریس نابژیوان دەڵێ یاری با بەردەوام بێ هەڵدانی لا بۆ یانی ڕانیا بەڵام بە دڵنیایەوە ئەو تۆپە دەبێ بدرێتەوە یانەی سەی سادق بەڵام دووبارە هەڵدانی لا بۆ یانەی سەی سادق هەر وەک باسمان کرد سەرەتا ئاماژەمان پێدا دیارە ئەمە جامی هەرێمی کوردستانە ئەو گەڕەیان کە چەندین یاری لە خۆ دەگرێ یاریەکان بەڕێوە دەچن و گەڕی دووەمیش ڕۆژی پێنجشەممەی دادێت گەڕی دووەمیش بەڕێوە دەچێ دۆڕانەکان یەک دۆڕان پاڵەوانتیکە دوور دەکەوێتەوە لە پاڵاوانتیکە واتە دەردەکرێت و هەروە براوەیەکیش سەر دەکەوێت بۆ کۆناغی دووەم یاری بەردەوامە جێگر یاڵا ئیسماعیل شوانە فیکەی نابژیوان لە بەرژەوەندی شوانە سێوەدین بێگومان لە چەند ڕۆژی ڕابردوو گرێبەستەکەی لەگەڵ یانەی ڕانیان نوێ کردەوە شوانە شێچێکە لەو یاریزانانەی کە گرێبەستی لەگەڵ یانەی ڕانیان نوێ کردەوە لێدانەکە کاردۆست جێبەجێ دەکا لێدانەکە جێبەجێ دەکا بزانین
بزانین چۆن یانێ ڕانێ سوود لەو لێدانە دەبینێ بۆ پێشەوە بەڵێ بەڵام یەڵە علاوی زولفەقار علاوی ئەو یاریزانی تازە یانەی ڕانەیە زولفەقار علاوی گرێبەستی تازەیە بەڵام تا ئێستا نەمان بینیوە بەڕاستی بکەم بینیومانە تۆپ لە ناوەڕاست بەڵێ سامان بورهان سامان تۆپ لە بەرژەوەندی سامان زیادە سامان زیادە بۆ ئارام یەڵە ئارام بۆ پێشەوە یەڵە ئارام بۆ بڕوە ماریۆ لەلایەکان بڕوە ماریۆ هێرشێک بۆیانی ڕانیە دەگوازێتەوە بۆ شوانە بەڵام سوودی لێ نەبینی شوانە سوودی لەو تۆپە نەبینی ئیسماعیل جوامێر یاریزانی هێڵی بەرگری ئیسماعیل یەڵە بۆ تەحسین دەگەڕێندرێتەوە بۆ نەشوان دووری دەخاتەوە حەمە ڤاران تۆپەکە دوور دەخاتەوە هەڵکەوت نایای نەهێشت زۆر بە جوانی بۆ بەربەست زۆر بە جوانی حەمە ڤاران بۆ بەربەست یەڵە سامان بۆ زولفەقار علاوی لەگەڵ نەشوان دەگەڕێندرێتەوە بۆ گۆڵپارێز مستەفا لێدانەکە دوور دەخاتەوە بزانین جێگر لەگەڵ هێمە ڕزگار بزانین ناوبژیوان محەممەد نەجاح دەڵێ یاری بکە هاڵدانی لە دیارە هێمە ڕزگار داوای فاوڵی کردووە بەڵام ناوبژیوان نزیک بووە لە ڕووداوەکە بێگومان دەڵێ هەڵدانی لا بۆیانێ سەی سادق هاڵدانی لا بۆیانێ سەی سادق نابژیوان بزانین ئەو فیکەیە لە بەرژەوەندی حەمە ڤاراندا بوو حەمە ڤاران هێڵی بەرگری یانێ ڕانیە ئاستێکی باشیان پێشکەش کردووە لە ناویاندا و لە نێوانیاندا یەکەمیان گۆڵپارێز کە بەتەنیا زۆر لێ هاتوانە سێ شوتی بەهێزی گەڕاندوتەوە جگە لەوەش حەمە ڤاران کاردۆس ئارام جێگر ئاستیان تا ئێستا زۆر باشە یەڵا تۆپ بۆ ئیسماعیل ئارام هاوکار یەڵە هاوکار هەڵدانەوەیە کاوکار لێدانێکی سەر بەڵام بە بەرزی و دوورکەوتەوە هاوکار هەڵدانەوەیەکی جوان بەڵام ئەو یاریزانە سوودی لە تۆپەکە نەبینی ژمارە 11 هێمە ڕزگار ویستی لێدانێکی سەر بە جوانی جێبەجێ بکە بەڵام سوودی لێ نەبینی ماڵی گۆڵ بۆ یانی ڕانیە داستان چەلاوی گۆڵپارێزی یانی ڕانیە لێدانەکە جێبەجێ دەکا وەکە ئەمەژەم پێدا داستان ئاستێکی باشی نمایش کردووە تۆپ بۆ ناوەڕاست یەڵا هێرشێک بۆیانی سەی سادق بەڵام یاریزانانی بەرگری تۆپەکە دوور دەخەنەوە هاڵدانی لە بۆیانەی سەی سادق تەحسین هاڵدانەکە جێبەجێ دەکا هاڵدانەکە پێچەوانە دەبێتەوە بۆیانەی ڕانیە جێگر یاریزانی هێڵی بەرگری هاڵدانەکە جێبەجێ دەکا وەک ئاماژەم پێدا ئێستا یاریەکە هیچ گۆڵی تێدا تۆمار نەکراوە فیکەی ناوبژیوان دەڵێ زیاد مەیە لە هەڵدانی لایەکە واتە شوێنی خۆی یەڵە سامان بڕان سامان یاریزانی هێڵی ناوەڕاست سامان بۆ کریس نەشوان زۆر بە جوانی تۆپەکە دوور دەخاتەوە نەشوان لە یاریزانی هێڵی بەرگری دیارە یاریزانانی هێڵی بەرگری یانی سەی سادقیش تا ئێستا ئاستێکی زۆر باشیان پێشکەش کردووە واتە هیچ هێرشێکی مەترسیدار نەچۆتە سەر یاریزانانی هێڵی بەرگری ئەو یەک دوو تۆپەی کە چوشە بەڕاستی زۆر بە ئاسانی تۆپەکەیان دوور خستۆتەوە تۆپ لە بەرژەوەندی یانی ڕانیە ماڵی گۆڵ داستان بێگومان داستان لێدانەکە جێبەجێ دەکا لەو سێ چوار خولەکەی ئاخیر کە باسم کرد سێ چوار هێرشی مەترسیدار خرایە سەر یاریزانانی یانیڕانیا یاریزانانی هێڵی بەرگری بەڵام گۆڵ پارێز داستان چەلاوی زۆر بە جوانی زۆر بە لێهاتووی تۆپەکانی دوور خستەوە یاری بەردەوامە تەحسین تۆپەکە وەردەگرێ ئیسماعیل جوامێر ئیسماعیل کاردۆس تۆپەکە دوور دەخاتەوە هاوکار جەمال هاوکار یەڵە غەزبان هەڵکەوت ئیسماعیل جوامێر تۆپەکە هەڵداتە دەرەوە یاریزانی ژمارە 17
بڕوە ماریۆ لە نێو یاریگادا کەوتووە بەدڵنیایەوە ئەوە ئەو پەڕی ڕۆحی وەرزشیە کە دەبینن یاریزانە کەوتووە یاریزانی تیپی بەرامبەر تۆپەکە هەڵدەداتە دەرەوە یاریەکە ڕدەگرێ و زۆر حاڵەتی واشە بووە یاریزان کەوتووە بەڵام یاریزانی تیپی بەرامبەر یاریەکەی پێگرنگتر بووە ئەوەشمان هەیە بەڵام ئەکسەرەتی زیاتری یاریزانان تۆپەکە هەڵدەدەنا دەرەوە یاریگا لەبەرەوەی سەلامەتی یاریزانەکە گرنگترە لە یاریکردنەکە تۆپ بەڵێ زۆر بە جوانیش یاریزان بڕوە ماریۆ تۆپەکە دەخاتەوە ئاوت وا تاڵدانی لا بۆیانەی سەی سادە یاری بەردەوام دەبێ علاوی هێرشبەری یانی ڕانیە علاوی یەڵە بۆ ئارام دووری دەخاتەوە بزانی کریس و لەو تۆپە دەبینێ بەڵام تۆپەکە زۆر درێژ بوو و هەروە زۆریش بەرز بوو ئەحمەد کریس نەیتوانی سوود لەو تۆپە ببینێ یاریزانی ژمارە 12 ئەحمەد کریس وەرزش دۆستانی ئازیز بینەرانی بەڕێز بێگومان ئەوە یەکەم تاقیکردنەوەی یانی ڕانیەیە دوای ئەوەی کە سەرکەوت بۆ خولی پلە یەکەکان ئەگەر هەڵە نەبم لەوەیە ئامادەکاری باشیان نەکرد بێت بێگومان ئامادەکاری باشیان نەکردووە ئەو زانیاری من هەمە لەوانەیە ڕاهێنانیشیان نەکرد بێ ئەستەمە زۆر ئەستەمە لەوەی کاتۆیانەیەک سەرکەوتە بۆ پلە ریزی پلەیەکەکان دەبێ بەڕاستی هەمیشە لە ئامادە باشیدا بێ دەکرێت و هەفتەیەک دەڕۆژ بۆڵت دێ بە یاریزانەکان بەڵێ یانی ڕانیە وارووا سەرپەرشتاری یانی ڕانیە وارووا ڕایەنەری یانی ڕانیە دەبێ ستافیانی ڕانیە بە تایبەتی ڕاهێنەران دەبێ زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ داهاتووی خولی پلەیەکی کوردستان بکەن باشتر خۆیان ئامادە بکەن باشتر و چاکتر ڕاهێنان بکەن لەبرەوەی خولی پلەیەک خولیەکە بەڕاستی تیپی بەهێزی تێدایە کێبڕکێکە منافەسەکە بەهێزتر دەبێ وارووا هیوای سەرکەوتن بۆ یانی ڕانی دەخوازین و هەروە هیوای سەرکەوتنیش بۆ یانەی سەی سادق دەخوازین کە یانەی سەی سادق سەرکەوتووە بۆ ڕیزی پلا نایەبەکانی کوردستان یاری لە ناوەڕاست بەردەوامە تۆپ دوور دەخرێتەوە بۆ تەحسین دەگەڕێنرێتەوە بۆ نەشوان دووری دەخاتەوە بۆ غەزبان عەبدوڵڵا غەزبان فیکەی ناوبژیوان لە بەرژەوەندی عەبدوڵڵا غەزبان یاریزانی هێڵی بەرگری سەرکەوتوە ئێستا تۆپ بۆ ناوەڕاست بۆ ئیسماعیل جوامێر ناوبژیوان دەستی بەرز کردەوە یاریدەری ناوبژیوان عومەر خەڵف دەستی بەرز کردەوە بەڵێ ئۆفساید بۆ یانەی سەی سادق نەشوان بۆ عەبدوڵڵا غەزوان عەبدوڵڵا لەلایەکان بزانین ناوبژیوان دەڵێ یاری با بەردەوامێ بۆ بڕوا ماریۆ دووبارە بۆ عەبدوڵڵا غەزبان یەڵە بۆ یانەی سەی سادق یەڵە بزانین داستان زۆر بە جوانی تۆپەکەی گرت بزانین ئەنجامی ئەو تۆپە چی لێ دێت داستان سەلاوی نزیک بوو لە تۆپەکە لێدانەکە جێبەجێ دەکا بۆ پێشەوە بۆ ماریۆ بڕوە ماریۆ عەبدوڵڵا غەزبان ئامادەیە و هەمیشە بربەستە عەبدوڵڵا غەزبان بربەستە لەوێ تۆپەکانی پوچەڵ کردوتەوە هەمیشە نێشتوە یانی ڕانیەوە بە ئاسانی لەوێ هێرش ببات یەڵە بۆ هاوکار بۆ لایەکان یەڵە داستان زۆر بە جوانی تۆپەکەی گرت بەڵام ئەو جارەش نەیانێشت عەلی عەدنان سوود لە تۆپەکە ببینێ ئەم هێرشێکی لاواز بوو و زۆر بە جوانی داستان سەلاوی تۆپەکە دەگرێ هەمیشە یاریزانانی یانەی سەی سادق بوونەتە مەترسی بۆ یاریزانانی هێڵی یانەی ڕانیە ئەوان هێرشەکانیان مەترسی دارترە یەک هێرش یاریزانیان یانەی ڕانیە بردویانە ئەویش یاریزان کریس بوو نزیک بوو لەوەی کە گۆڵ تۆمار بکە ئێستا تۆپ لە بەرژەوەندی کاپتن دیارە بۆ پێشەوە بۆ هەڵکەوت لە کاپتن دیارەوە بۆ هەڵکەوت تۆپێکی بەرز و درێژ بوو یعنی زۆر دەگمەنە تۆپ لە هێڵی بەرگریەوە بچێ بۆ هێڵی هێرشبەر ئەوە تۆپی درێژی پێ دەڵێن زۆر زارە و حاڵەتە ڕوو دەدا بەڵام هەمیشە ئەو یاریە کە خۆشە کە
چێژی دەبێت کە یاری جوان دەبێت لە بەرگریەوە دەست پێ دەکا بۆ لایەکان بۆ ناوەڕاست بۆ هێڵی هێرشبەر زۆر حاڵەتیش هەیە ڕوودەدا یاریزانی هێڵی بەرگری ڕاستەوخۆ تۆپەکە دوور دەخاتەوە بۆ یاریزانی هێڵی هێرشبەر هێڵی هێرشبەرشەوە یان سوودی لێ دەبینێ یان سوودی لێ نابینێ یاری بەردەوامە عەلی خەزبان لەگەڵ کاپتن دیار بۆ عەبدوڵڵا خەزبان یاریزانانی هێڵی بەرگری زۆر بە ئاسانی تۆپەکە دوور دەخەنەوە هەڵدانی لا بۆ یانی ڕانیە ئەو یاریزانە داوای فاول دەکا هێمە ڕزگار داوای فاولی کرد بەڵام نابژیوان وتی هەڵدانی لا بۆ یانی ڕانیە دووبارە هەڵدانی لایە بەڵام ئەو جارە لە بەرژەوەندی عەبدوڵڵا خەزبان هەڵدانی لا جێبەجێ دەکا بۆ یانەی سەی سادق دەی عەبدوڵڵا خەزبان دەی یاڵا تۆپەکە کاردۆس دووری خستەوە خۆشەویستان وەرزش دۆستانی عزیز سەرەتا ئاماژەم پێدا هەم لە لایڤ لەگەڵتان داین و هەروەها هەم ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی ڕانیە لەگەڵتان داین ئەوەیان تەلەڤیزیۆنی ڕانیە بێگومان لە کۆمەڵی HD بۆکس لە ئامێری HD بۆکس پەخشی هەیە بە کوالیتێکی جوان ئێستا ڕاستەخۆ لە تەلەڤیزیۆنیش دەتوانن بینەری یاری بن و ئەگەر دەتوانن لە لایڤەکە زۆر جار لایڤەکە کێشەی بۆ دروست دەبێ واتە مەبەستم لایڤی ئێستا لە پەیجەکە دەتوانن لە تەلەڤیزیۆن ڕاستەوخۆ بینەری یاری جامی هەرێمی کوردستان بن لە نێوان یانەی سەی سادق و یانەی ڕانیە هەڵدانی لا بۆ یانەی ڕانیە بزانین هەڵدانی لا ئارام جێبەجێ کرد یەڵە بۆ کارزان ئەگەر هەڵەنە بم کارزانە تۆپەکە بۆ عەبدوڵڵا خەزبان هێڵی بەرگری دووری خستەوە نەشوان ڕای مەگرە نەشوان لەوێ یاریکردن خراپە نەشوان ماترسیدار دەبێ نەشوان دوایی تۆپەکەی دوور خستەوە نەشوان یەڵە بۆ عەلی عەدنان کاردۆست زۆر بەلی هاتووی هێرشەکەی پوچەڵ کردەوە کاردۆس لە هێڵی بەرگریانی ڕانیە یەڵە عەلی خەزبان عالی بەڵام جێگر یاریزانی هێڵی بەرگری لای چەپیانی ڕانیە جێگر ئەوە دووەمین سێمی تۆپە بەسەر تۆپەکە دوور دەخاتەوە و تۆپەکە تێک دەدا لە یاریزان هەڵکەوت کە یاریزانی هێڵی هێرشبەرە و لەگەڵ عەلی عەدنان کە یاریزانی هێڵی هێرشبەرە واتە ژمارە 19 عەلی عەدنان ژمارە 19 و هەڵکەوت ژمارە 17 لێدانی گۆشە دوور خرایەوە جێگر شوانە دووری خستەوە بۆ کریس یەڵە کریس بەڵام کریس سوودی لێ نەبینی بۆ هەڵکەوت هەڵی داتەوە یەڵە داستان هەیەی داستان تۆچی داستان بەڕاستی داستان ئەوە چوارەمین هێرشە چوارەمین شوتی بەهێزەکە دووری دەخەیەوە دووبارە عەلی خەزبان حەمە ڤاران دووری دەخاتەوە هێرشێک دووبارە بۆ یانێ سەی سادق بوو عەلی خەزبان هەڵیدایەوە سامان بۆڕان دووری دەخاتەوە تۆپ لە بەرژەوەندی کاپتن دیار کاکەبرا کاپتن دیار بۆ ناوە یاڵا ناوبژیوان زانین ناوبژیوان دەڵێ فیکە بەڵێ فیکەی ناوبژیوان لە بەرژەوەندی یانەی سەی سادق دیاری یاریزان حەمە ڤاران لەگەڵ یاریزان ئەگەر هەڵە نەبم هەڵکەوتە بەریەکەوتنێک ڕوویدا ئێوە هەروە نابژیوانیش نزیکە لە ڕووداوەکە بێگومان نابژیوان فیکەی فاوڵی لە بەرژەوەندی یانەی سەی سادق لێدا ئێستا بزانین نابژیوان داوای تۆپی کردووە تۆپ چۆتە دەرەوە بە دڵنیایەوە داوای تۆپی کردووە داوای تۆپ دەکا بەڵام بە هەڵە دەستەی پزیشکی ویستی بە هانای یاریزانەکانەوە بێ بەڵام لێرەوە دیارە نابژیوان دەڵێ ببوورە داوای لێبردنمەیە داوای تۆپم کردووە با تۆپ بێت و بەهەرحاڵ پزیشکیش لە ناوەڕاستی یاریگاوە دووبارە هەنگاوەکانی بۆ دواوە نایەوە و چۆ لە شوێنی خۆی دانیشت زۆر زار و حاڵەتانە ڕوودەدەن ناوبژیوان دوور بە دووری بەدەست دەڵێ بابێ ئەوان وا دەزانن داوای پزیشک دەکەن بەڵام دوزار زۆر زار داوای تۆپیش دەکەن چونکە تۆپە کەوتە دەرەوە یاریگا ئێستا لێدانەکە بزانین چیە جێبەجێ دەکات لێدانەکە چیە جێبەجێ دەکا ژمارە 4 خۆی لێ ڕاست کردووە ژمارە 4 و ژمارە 7 نزیکن لە تۆپەکە بزانین ئایا هاوکار جەمال یاریزانی لایەکان لە شوب جێبەجێ دەکا
یان ژمارە 4 یاریزانی هێڵی بەرگری ئەوان نزیکن لە تۆپەکە ببینە یاڵا یاڵا هاوکات یا ئۆ یاریزان داوای پەناڵتی دەکەن ئەو لێدانی فیکە بەڵێ وەرزش دۆستانی عزیز بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی گەمی یەکەم فیکەی نابژیوان محەممەد نەجاح کۆتایی بە گێمی یەکەمێنە تا گێمی دووەم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ تا گێمی دووەم دێینەوە خزمەتان.